سڵاو ئازیزان ئەم ئەڵقەیەمان کۆتا ئەڵقە ئەبێت و وەڵامی کۆتا پرسیار دەبێت. پرسیارەکە ئەوەیە چۆن خۆمان ئامادەکەین بۆ ڕۆژی پێش ئیمتیحان و چی بکەین لە کاتی تاقیکردنەوەکانە. ئەمە لێرەدا بۆتان باسەکەم کە کاتی ئەوە هاو کە ئەو هەموو هەوڵ و ئەرک و ماندووبوونەت ئەوەی کە کێشاوتە بە درێژایی ئەم ماوەیە بەروبوومەکەی وەرگریتەوە بیهێنیتە بەرهەم. ئەمیش باوەڕکە تەنها و تەنها ئامادەبوونت لە هۆڵی تاقیکردنەوەکەیە نیوەی سەرکەوتنتە، نیوەکەی تریشت بۆ هیلاکەت و ماندووبوونەوەی کە پێشتر ئەنجامت داوە. لەبەرەوە زۆر زۆر بەهێمنی خۆت ئامادەکە بۆ ئەم حاڵەتە. یەکەم شت خۆمەش لەژێنە، تکات لێ ئەەکەم تکات لێ ئەەکەم تکات لێ ئەەکەم. لەم شەوەیە کاتی ئەوە نەما کە مەلزەمەی تازە پەیاکەیت و ئەم شتم سعی نەکردووە با جوانتر زەبتی کەم و نازانم خۆت سەر لە خۆت بشێوێنیت. تکات لێ ئەەکەم. ئەمەیان بەس تەنها و تەنها بەسەر هاتنەوەیە بەسەر شتەکاندا. هەموو ئەو سعیانەیەوی کە کردوتە سەر و زیاتە، دڵنیابە خواگیان مەفەقەت ئەکات تەنها و تەنها بەو هیلاکەت و ماندووبوونەوەی کە کردوتە پێشتر. جاران ئێمە ئامادە ئەکراین پێش ڕۆژێک دوو ڕۆژ بۆمان هەبوو سەردانی قوتابخانەکان بکەین، ناومان دەهاتەوە کە ئەوترا لە فڵان قوتابخانەی تۆ دەچوویتە ئەو قوتابخانەیە و شوێنەکەتت ئەدۆزیەوە کە لە چ ژوورێکایت و لە چ شوێنێکایت. ئەمە شتێکی زۆر باشە بۆ ئەوەی ئەو ترس و هینە دەرونیەت فشارە دەرونیەت ئاسانتر بێت نەشتۆژەی لە کاتی چوون بۆ ئیمتیحانەکەت. لە شەوی ئیمتیحانە نووسن زۆر گرنگە، ئەبێ بخەویت. زۆر جار هەیە ئەڵێ کاکە من خەوم لێ ناکەوێت چی بکەم باشە. زۆر شت هەیە بۆیە بتوانی بخەویت. یەکێک لە شتە بەسیتەکان و لە بەردەستی هەمومانە ئەوەیە من خۆم تاقیم کردوتەوە و دەرەنجامێکی زۆر باشی هەبووە. دەوەیە حەمامێکی باش بکە، هەموو مێشکت پاکەرەوە، بیر لەوە بکەرەوە کە من ئێستا گەیشتمە قۆناغی جێبەجێکردن. تەواو نەجاتم ئەبێ، کوڕینە کچینە تەواو وا نەجاتتان ئەبێ بەیانی. بەس بیر لەوە بکەرەوە، بیر لەو هەموو خۆشیانە بکەرەوە ئەوەی کە ئینتیزارت ئەکا لە دوای ئەم ساتە وەختەوە. کەلوپەلەکانی تاقیکردنەوەت ئامادەکە، زیکر و دوعاکانت بکە، نزای خۆت بکە کە بەیانی ئیشەڵڵا خواگیان مۆفەقت کا لە تاقیکردنەوەکەتە. هەوڵ بە دەی ئەمە خۆت ئامادە ئەەکەی بخەویت، بخەوە بە هیواوە بخەوە. بیر لەوەش بکەرەوە کە باشتر وایە 2 سەعات 2 تەوقیت دانیت بۆیە خەبەرت بێتەوە بەیانەکەی. هەرچەنە لە زوربەی کاتەکان تەلەبەکان پێمانەوەی ئێمە خۆمان سەعاتەکە خەبەرەکەینەوە نەک ئەو خەبەرمان کاتەوە، هێندە قەلەقین. دیسانەوە ئاوێکی تر بکەرەوە بە خۆتا پێشەوەی بچی بۆ تاقیکردنەوەکان. زۆر زەرورە نانێک بخۆی، کاکە نانی بەیانی زۆر زەرورە پێش ئیمتیحان، بۆی ڕێژەی شەکرە و دانە بەزێت. کات لێ یەکەم ئیهمالی مەکە. دەتوانی زۆر بە سەریعی مراجعەیە بکەیت، چاوێکت بخشێنیتەوە بەسەر ئەو شتانەیە ئەوەی کە تۆمارت کردووە. یەکێک لەو شتانەی کە خۆم سوودم لێ بینیوە، پێتان ئەڵێم زۆریش بەسوودە. ئەو بەشانەی ئەوەی کە دەزانی لەبیرت دەچێتەوە، ئەو بەشانەی ئەوەی کە دەزانیت قورسە، تکات لێ ئەەکەم ڕسمێکی بگرە بە ئایپادەکە و بە مۆبایلەکەت. بۆیە لە ڕۆژی ئیمتیحانە بەس ئاواهی ها یعنی بە سەریعی چاوێکی پێ بخشێنیتەوە، نەگەڕی بە دوایە لە چ کتێبێک بوو لە چ مەلزەمەیەک بوو. دەتوانی ئەمە بەرەبەرە ئەچی بۆ شوێنی ئیمتیحانەکەت هەوڵ بدە لە لای برادەر و ڕەفیقەکانت مەوەستە تکایە، چکە عادەتەن تەبیعەتی تەلەبە وایە ترس و قەلەقی بۆ یەک هین ئەکات. ترس و قەلەقیش و دڵڕاوکێش تەبیعەتێکی هەیە لە یەکێکەوە بۆ یەکێکەوە بە ئاسانی ئەگوازرێتەوە. زوو بگەرە شوێنی تاقیکردنەوەکەت، بەڵام دەرفەتێک و شوێنێک بدۆزەرەوە بۆیە خۆتی تیا ئارام کەیتەوە. بیر لە شتێکی خۆش بکەرەوە، بیر لەو هەموو شتانە بکەرەوە ئەوەی کە هەوڵت داوە ئەنجامی بدەیت، پلانت بۆ داناوە ئەنجامی بدەیت لە دوای تاقیکردنەوەکانتە. لەو شوێنەدا ئارام بگرە، بتوانی من شخصی زۆر حەزم بە ئایەت الکورسی بوو، ئایەت الکورسیم ئەخوێنی پێش هەموو ئیمتیحانێک و زۆر ئارام بەخش بوو بۆم.
دەتوانی تۆش جەنابەت سوود لەوە بگریان لە هەشتێکی تر کە ئارامت کاتەوە. یان 15 هەناسەی قوڵ هەڵمژە و خۆت ئامادەکە کە ئیتر من تەواو ئەوە چوومەتە ژوورەوە. کاتێک کە چوویتە ژوورەوە مەشڵەژێ شوێنی خۆت زوو بدۆزەرەوە، سێری ئەملاو ئەولامەکە، سەری چاوی تەلەبەکانی ترمەکە، بەس تەرکیز خەرە سەر باری ناوەکی خۆت، ئەو ئارامی خۆت بپارێزە. بە دەبەیەک ئاوت لەگەڵا بێت، خۆت ئامادەکە جۆ بگریت لە مامۆستاکان ڕێنمایەکانیان چییە، ئەمە دەفتەر تەوزیع کرا و پرسیارەکان هاتە بەردەمت. ئەوەی کە 90 لە سەی تەلەبەکان باسی دەکەن ڕەبتیشی بەوە نییە چەندێک خۆی ئامادە کردویان خۆی ئامادە نەکردووە. ئەڵێ یەکەم پرسیار کە ئەیخوێنمەوە هیچی لێ تێناگەم، ئاسایی بێ لەلات. هێور بەرەوە 15 هەناسەی قوڵی تر هەڵمژەرەوە، جارێکتر بیخوێنەرەوە، توانیت جوابی بیتەوە وەڵامی بدەرەوە قەیناکە. نەشتوانی یان تەکید نەبووی بچۆ لەسەر پرسیاری دواتر. زۆر خۆت بۆ پرسیاریەکەمەوە مەشڵەژێنە، خۆ مشەوەش مەکە. هەوڵ بە تۆزە تۆز بە تەرکیزەوە بە فکرێکی زۆر زۆر سافەوە بیر لەو پرسیارە بکەرەوە کەلیمە بە کەلیمە کە ئەیخوێنیتەوە. من ڕاستەمدا ئەنا ئەو ڕاستەیە دێر بە دێر ئەم خوێنەوە ئەمیش لی تێ بگەم بزانم وشەکان چییە. وەکو وا بێ یەکەم جارم بێت جۆ لە زمانی من ئیمتیحاناتم بە عەرەبی بوو، وەکو وا بێ یەکەم جارم بێ زمانی عەرەبی بخوێنمەوە. وەڵامدانەوەی ئەدەمەوە زوربەی توێژینەوەکان ئەڵێ دایم یەکەم وەڵامدانەوەت ئەوەیە وەڵامە دروستەکە. دامەنیشە وەڵامێک بەرەوە دیسانەوە دواتر بیگەڕیتەوە بیسڕیتەوە، دیسانەوە جارێکی تر جاری سێ هەموو چواران بیسڕیتەوە و دواتریش لە ئەخیرە هەڵە دەرەچێت. لەبەرەوە کات لێ ئەەکەم بە تەرکیز بڕۆ هەنگاو بە هەنگاو یەکەم دانەش هەڵبژێرە ئەوەی کە یە بە مێشکتە، چکە ئەوە ڕاستترینە. تا ئەتوانی پەلە مەکە 3 سەعاتت هەیە، لەو 3 سەعاتەیە تۆ دەتوانی زۆر زۆر شت ئەنجام بدەیت، ئەتوانی زۆر زۆر بیرۆکەت بۆ بێت، دەتوانی شتێک هەڵبژێریت کە ئەمە ڕاستترین و دروستترینە. پەلەی چوونە دەرەوەت نەبێت، پەلەی ئەوەت نەبێت بڕۆیتە دەرەوە من بێزار بووم، من بێتاقەت بووم، من توانام نەما. زۆر زۆر ئاساییە توانات نەما برێکێک وەربگرە، ئاوێ بخۆرەوە، دەست بە ئاو بگەیەنە، داوای هاوکاری لە مامۆستاکەت بکە، مامۆستا من هەستەکە مۆزعم هیلاکە شتێکم بۆ بکە. دوای ئەوەی کە 3 سەعاتەکە و تەواو کرد ئەمە وەڵامت دایەوە، سوپاسی خوا بکە کە توانیوتە ئەو شتانەی ئەوەی کە لەسەرتە ئەنجامی بدەیت بۆ ئەم جارەیان. بیر لە ئیمتیحانی داهاتوو مەکەرەوە، تکاشت لێ ئەەکەم، تکات لێ ئەەکەم، هاتیتە دەرەوە مەوەستە لەگەڵ برادەرەکانت، دامەنیشە دانە بەدانە وەڵامی بدەیتەوە، بزانی چەنت ڕاستە و چەنت هەڵەیە. مەگەڕێ بە دوایە لە ئینتەرنێت نازانم چی کە هاتیتەوە بابزانم وەڵامەکان چی بوو، بابزانم چەنم بەرەکەوێت. زۆر تەلەبە هەیە ئەکەوێتە ئەو هەڵەیەوە کە دەرەجەیەک کە حسابی ئەکات دەرەجەیەکی بۆ دەرەچێ و دواتری شوای لێ ئەکا کاریگەریکی خراپی ئەبێ لەسەر تاقیکردنەوەی داهاتووی بە شکستەوە ئەچێتە ئیمتیحانی دووهەمێەوە کە ئێمە ئەوەمان ناوێت تکایە. لە کۆتاییدا ئازیزانم هەوڵم داوە ئەم نەسیحەتانە، هەوڵم داوە ئەم شتانەی ئەوەی کە هەموویم بۆ ئێوە بە جوانی و بەخاڵ داڕشتووە، ئەمە شتێک نییە فەرزیکەم بەسەرتا. تکایە خۆت دەبێ ئەزمموی خۆتت هەبێ. ئەو نەسیحەتانەی ئەوەی کە پێم وتویت دەشێ 10 لە 100 تەطبیقکەیت، دەشێ 20 لە 100 تەطبیقکەیت، دەشێ 100 لە 100 تەطبیقکەیت. بزانە ئەوە نەسیحەتێکە برای خۆت پێت ئەگەیەنێ لە دەرئەنجامی ئەزمونێکی دوور و درێژ لەگەڵ ئیمتیحانات و لەگەڵ سعیکردن لەگەڵ تاقیکردنەوەیە. بە شەو ڕۆژێک نەگەیشتوینەتە ئەم شتە، فەزڵ و بەخشەشی خوایە بەسەرمانە کە من گەیومەتە شوێنێک کە بتوانم خزمەتی جەنابەت بکەم، خزمەتی تۆ بکەم کچە بە ڕێزەکەم، خزمەتی تۆ بکەم کوڕە بە ڕێزەکەم کە بپەڕیتەوە لەم چاڵە گەورەیە کە پێی ئەڵێن قۆناغی 12. دڵنیاش بە تێپەڕ ئەکەیت، دڵنیاش بە دەپەڕیتەوە بۆ ئەنجامدانی یەکەم پرۆژەی گەورە لە ژیانتا. هیوادارم ژیانتان پڕخۆشی بێ، هیوادارم لە هەموو ناخۆشیەک بە دوور بن، لە نەخۆشیە دەرونیەکان بە دوور بن، لە نەخۆشی جەستەیەکان بە دوور بن و سەرکەوتوو بن لەم دنیا و لەو دنیاش. زۆر زۆر سپاستانەکەم. ڕێزی من قبول بکەن دکتۆر یادگار ناتق عەباس، پسپۆری نەخۆشیە دەرونیەکان لە تاوەری تەندروستی سمارت. زۆر زۆر سپاس.